کاژمێر دوو چارەک ئێمەیان ئاگدار کردەوە کە ڕووداوێکی دڵتەزین هەیە لە ڕاستیدا کە 5 کەس لە پاشاوی قەرەنیاغای پێ دەڵێن ئاوی قەرەنیاغا کە دەکەوێتە نێوان خەمتەران و قەرەنیاغا دیارە ئەم ئەندامانە کە بڵین ئەو 5 خنکاوانە ئەندامی یەک خێزان بوون بەناوەکانی سدیق محەممەد قیتا حەلیمە سدیق ئامینە سدیق ئەوانە کچی سدیق بوون هەروەها ناجیە سادق شەهرین سادق بۆ زانیاری بەڕێستان ئەمانە خەڵکی بجیلین دانیشتی شاری ئاکرێن بەڵام مەڕ و ماڵات بەخێو دەکەن کۆچەرین هاتوونێ ئێرە بۆ ئەوەی واتە شوانکارن هاتوونە ئەو شوێنە دیارە هۆکاری ڕووداوەکەش چۆن بووە دیارە منداڵێکی بچووکیان هەیە بڵین تەمان 17 ساڵ بووە باری دەرونی کەمێک ناجێگیر بووە کەوتۆتە ناو ئاوەکە و دوای ئەوە بە دوای یەکدا ویستویانە ڕزگاری بکەن یەک بەیەک هەمویان خنکاون لە ناو ئاوەکەدا و بۆ مەبەستا کارمەندانی ئێمە گەیشتونە ئەو شوێنە و هەمویان دەرهێناونەوە لە ڕاستیدا کەس لەوێ نەبووە ئەوەی کە لەوێ بوون هەمویان خنکاون سپاسی هاوکاری هەموو لایەکەکەین هاوڵاتیان ئەوەی کە لەوێ بوون و پۆلیسی خۆجێیی پۆلیسی دارستان کە ئەوانەی کە هاوکار بوون لێ نازان بەڵێ خێزان کە سوکاریان ماون ئەوەی کە لێرە مەوجودن ئێستا هاتن گەیشتن بۆ ئێرە بەڵام ئەوەی کە خنکاوەکان بەو شێوە دیارە ئەو ڕووداوەش زۆر لە مێژە ئەو هاوڵاتیانە خنکاون و درەنگ زانراوە تا درەنگ بۆ ئێمە تەلەفۆن کراوە ئێستا لە تۆ بەعەدلینە ئێستا لە بەردەم تۆ بەعەدلینە دوای ئەوەی کە ڕێکاری یاسایی خۆی دەگیرێتە بەر و تۆ بەعەدلی قرار لەسەر ئەوە دەدا و احتیمالە ڕەوانەی زەیدی خۆیان بکرێنەوە.